سلامی بۆ هەمووان ئەم هەفتەیە لە پارێزگای هەڵەبجەیە. ئێستێ کاتێتی وە بەرهێنەرە باڵاکان و سەرمایەداران ڕوو لە هەڵەبجە بکە. بینەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش. پتر لە سێدەیە هەڵەبجەیەکان قوربانی دەستی کیمیابارانکردن و ژینۆسایدکردنی ڕژێمی لە ناوچووی پێشووی عێراقن. لە پاش چاوەڕوانێکی زۆر بۆ هەتوانی برینەکانی هەڵەبجەیەکان خۆشبەختانە لە 5/5 2025 بە فەرمی وەکو پارێزگار ناسێنرا. ئێستا کاتی هاتووە وەک دەستپێشی پرۆگرامەکە وتم ئەوان لە چاوەڕوانی هەتوانی برینەکانیان بوون. بابزانین لە نزیکەوە لە هەڵەبجە لەگەر هەڵەبجەیەکان بدوێن بۆ ئەوەی بزانین چی پێویستە بۆ قۆناغەکانی داهاتووی پارێزگاکە و بۆ ئایندەی نەوەکانی داهاتووی هەڵەبجە بکرێت لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە. بۆیە گفتوگۆی ئەم هەفتەیەمان بە میوانداری هەڵەبجەیەکان دەبێت لە نزیکەوە گەنگەشە دەکەین بۆ داهاتووی هەڵەبجە. یاوەرمان کاک لەخوان ئێستا ئێمە لە شوێنێکین بۆ تا سمبۆل بۆ هەموو کورد و کوردستانیەک. دەبێت بپرسم لە دوای ڕووخانی ڕژێمەکە و هاتنە سەر دەسەڵاتی حکوومەتەیەک لە دوایەکەکان لە 2023 بۆ ئەمڕۆ کە ئێستا ئێمە گفتگۆ دەکەین لێرە توانیان قەرەبووی خەڵکی هەڵەبجە بکەنەوە ئەگەر بە معنەوی بێ ئەگەر بە مادی بێ بە تایبەتی لە ڕووی معنەویەوە چونکە ئێمە دەبینین ئەو کارە ساتە لە هەر وڵاتێک کە بە ئێستا زۆر زەقتر و گەورەتر دەکرا. کەرم کە بەداخەوە حکوومەتی عێراقی هەتاوەکو ئێستا کە میراتگەری حکوومەتی پێشووە کە چۆن قەرەبووی کوێتیان کردەوە ئەبوایە ئاعتیزاریان بۆ گەلی کورد بەگشتیوە بە تایبەتی بۆ هەڵەبجە و بۆ بارزانەکان و بۆ گەرمیان بهێنایەتەوە. بەڕاستی هەتاوەکو ئەمڕۆ هەچەند بڕیاری دادگای باڵای تاوانەکان هەیە لە عێراق لەسەر کەسی ئەنفال و هەڵەبجە، بەڵام تا ئێستا هیچ ئیلتیزامێکی دوای چوونی بڕیارەکان لە ئەستۆ نەگرتووە. ئەوەش نەبووە بڵێ بێ ئاگا بن. ئێمە وەکو کۆمەڵی قوربانیان لەگەڵ مەجموعەیە کەسایەتی هەم ئاینی هەم کۆمەڵایەتی هەم ئیداری سەردانی بەڕێز نووری مالکیمان کرد لە نزیکەوە باسمان لە معاناتی ئەم بەڵە کاتێک کە بەرپرسی یەکەم بوو لە حکوومەتی عێراقی و کاتە بە ئاگامان هێنا لە معاناتی هەڵەبجە لە بارودۆخی بەرکەوتوەکان لە ژیانی خەڵک لجنەیەکیشی ڕاستپار هاتە هەڵەبجە. ئێمە عەزیەتی ئەو خەڵکەمان کرد بەڵێنیشی پێدان دەرئەنجامی ئەو لجنەیە چارەسەرکردنی بریندارەکان و هەوڵدان بۆ قەرەبووکردنەوەی قوربانیان، بەڵام بەداخەوە ئەو هەموو عەزیەتی خەڵکیشماندا هیچ نەتیجەیەکی نەبوو. دەگوترێت دوای سەردانی نووری مالکی سەردانی عەبادیشمان عەبادیشمان کرد بە هەمان شێوە دووبارە وەفدێک لە هەڵەبجەوە کە پێگاتەی ئاینی دووبارە کۆمەڵایەتی ئیداری ڕێکخراوەیی بووین و لە نزیکەوە لەگەڵی دانیشتوین و ئەو کاتە زۆر پێداگریمان لەکرد لەسەرەوەی کە هەڵەبجە وەک پارێزگا بناسێنرێت. حتا یەکێک لە برادەرەکان کە لەوێ بوو
ئاماژەی کرد بەوەی کە بەڕێزیانی ئاگادار کردەوە کە ئەو زنگانی بۆمبایلەکانمان دێن هەمووی چاوەڕێەوەکەن کە لە تۆوە پەیامێکە بێ بۆ خەڵکی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە ئەو باسی یەک پارچەی عێراق و باسی دروستکردنی جێشێکی نظامیە کرد ینی ئەنەما ئێمە بۆ شتێک ڕۆشتون و باسی شتێکی تری بۆ ئێمە کرد بۆیە بەڕاستی لەم کابینێش لەبەر ناومێدی ئێمە لەوەی کە ئێمە دوو هەوڵماندا و هیچ نەتیجەیەکی نەبوو هیچ هەوڵێکمان نەدا بۆ بینی وەستت کابینەی محەممەد شایع بەڵێ هیچ هەوڵێکمان نەدا بۆ بینینی بەڵام دیار بوو لە هەڵەبجەوە قوربانیەکی کیمیاباران بە پاسکیلەکەی خۆی کەوتە ڕێ چوویە بەغدا و پەیامی قوربانیەکانی گەیاندا بەڕێزیان و ئەویش لیژنەیەکی ناردە هەڵەبجە بۆ بینی بریندارەکان دەرەنجامی لیژنەکە زانی چیان وتیان با بریندارەکان بچن بۆ کەربەلا لەوێ نەشتەرگەریان بۆ بکرێت بەڵام بریندارەکانی خۆیان کاتی خۆی لە هێزی بەدر بوون لە هێزەکانی تری ئەو کاتێ معارەزەی عێراقی بوون هەمویان لە وڵاتەکانی تر لە ئەڵمانیا لە وڵاتانە نەشتەرگەری گەوریان بەڵێ ئەوانەی هەڵاجی بابسن بۆ کەربەلا لەوێ لەگەڵ ئەو مەوکیبانەی کە دێن بۆ زیارەت دکتۆریان لەگەڵە بە ئەوان علاجیان بۆ بکەن بۆیە بەڕاستی ئەمە وا ئەگەێنێت کە هێشتا ئێمە لە عێراقا وەک دەرەجە دوو سەیرەکرێن و هیچ ڕەچاوی ئەوە ناکرێت کە ئەوەی کە ئەمڕۆ لە عێراقا بەدەزات و بەرهەمی خوێنی هەموو عێراقیەکان بەڵام بە تایبەتی گەلی کورد بوو ئەگەر عێراق ئەگەر سەدام نەڕووخایە بەڕاستی ئەوانە مەگە خەونیان ببینە بە عێراقەوە ڕاستی ئەوەشمان بینی کاتێک کۆڵم پاوڵ هاتە هەڵەبجە وتی ئەوەی کە باوەڕ ناکە عێراقچەکە کیمیایی نیە بابێ هەڵەبجە ببینی یعنی کاتێک بارزانی وەک سەرۆک وەزیران هاتە ئەم دەڤەرە با بڵێن یەک دوو پرۆژەی ڕاگەیان بەڵێ و دەست بەکاریشن ئێستا خۆشبەختانە دەست بەکارن پرۆژەکان پرسیارەکەی من ئەوەیە ومێدێک هاتە ناو خەڵکی هەڵەبجە کە بە فعلی خودی مەسئول بارزانی دەیەوێ خزمەتێک بە خەڵکی بکات بە دڵنیاییەوە ئێمە لە کاتی هاتنی بۆ هەڵەبجە وەکو کۆمەڵی قوربانیان یاداشتێکماندایە بەڕێزیان کە خۆشبەختانە وەڵامی یاداشتەکەمان زۆر بە زووی وەرگرتەوە گێڕانەوەی من حەیە کە بۆ بەرکەوتەکان بەهۆی پرۆسە چاکسازیەوە برابوو جەنابیان فەرمانی کرد کە من حەکانیان بۆ بگەڕێتەوە و ئەوەش کە ڕاگیرا بوو هەمویانی بۆ گەڕانەوە و هەو بەرکەوتوانەی کە لەسەر گیرفانی خۆیان نەشتەرگەریان کرد بوو بە سپاسەوە ئەوانیشی بۆ گەڕانینەوە و ئومێ دەکەین بۆ داهاتوو خاوەنددارێتی ئەم کەیسە لە ئاستی ئەنجومەنی وەزیران بکرێ قەرەبوو ئەو وارسانەی کە بەهۆی سولفەکانیان ڕاگیراوە لەکردنەوەی خانەوەکانە ئەوەش جێبەجێ بکرێ بە دڵنیایەوە ئومێدێکی باشی بەخشی خەڵکی هەڵەبجە و دڵنیاین ئینشاڵڵا بۆ کابینەی داهاتوو ئەو ئومێدە زیاترە بێ و خەڵەبجە بەرەو ئاوەدانی زیاتر دەڕوا و هەر ئەوەش چاوەڕێکن کە بەڕاستی ئەوەی کە ئێمە گیانبێتە ئەمڕۆ بەرهەمی خوێنی شەیدانە و ناکرێت فرامۆش بکرێن قوربانەکان فرامۆش بکرێن بۆیە هەڵەبجە و شوێنەکانی تری کوردستانی با هەڵەبجە باز نەکەین پێویستیان بە خزمەتە هیوادارین بەڕێزیان چۆن لەو سەردانە توانی ئاهێک ئومێدێک بە بەرکەوتوەکان بگەڕێتەوە هیوادارین بەردەوام بێ چارەسەرێکی بەردەوام و خزمەتگوزارێکی بەردەوام بۆ ئەم شارە بۆ هۆکۆی سەکتەرەکانی ئەم شارەکە پێویستیان خۆش دوامین پرسیارم ئەوەیە جەنابەت وەک کەسێکی خاوەن شەهید لە هەڵەبجە وەک هەڵەبجەیەک لە دوجاردا وەکو کوردستانیەک دوای بە پارێزگابوونی هەڵەبجە چ داواکارێک لە سەرمایەداران و بۆ بەرهێنەرە باڵاکان دەکەیت بۆی دەستی ئاوەدانی و پرۆژەی گەشت و گوزاری خزمەت گوزاری لە هەموو ڕوویەکەوە لە هەموو سێکتەرێکەوە تەندروستی دەستیان بگاتە هەڵەبجە چیان پێ دەڵێ بەڕاستی ئێمە ڕووی دەمانەکەین ئەو سەرمایەدارانەی کە ئەمڕۆ پێداون و دەسەڵاتێکی مادی باشیان هەیە هەڵەبجەش بنیادێکی نوێیە و دەتوانن ئەستی خۆیان لێرە تاو بدەن و هەموو سێکتەرەکانی هەڵەبجە گەشت و گوزاری کشت و کاڵی ئەو ئاسەواریە و قوربانیەکان ئەتوانرێ هەر یەکێکیان پرۆژەیەکی تایبەتی بۆ دروست بکرێ هیوادارین سەرمایەدارانە بێنە هەڵەبجە و هیوادارین خودی جەنابی سەرۆکی حکوومەت و جگری سەرۆکی حکوومەت بیکا بە مەرج بۆ هەموو ئەو سەرمایەدارانەی کە پرۆژەیان هەیە لە شارەکانی تری هەرێمی کوردستان یەکێک لە پرۆژەکانیان لە پارێزگای هەڵەبجە بێ بۆ ئەوەی کە هەڵەبجە لەم بێکاری و بێخزمەتگوزاریە ڕزگاری بێ و دەستی وەش خۆش بێ.
باکەما تەندروستی چۆنە ئێستا وەزعت چۆنە دوایەوەی زیاتر لە 30 ساڵ دەبێت 31 ساڵ 32 ساڵ دەبێت تۆ لەم عەزابەیەی پێم خۆشە تۆزێک سەربردەی بەرکەوتنت ئەو ڕۆژانەی کە بە سەختی بەرێت کردو بۆم باسکەیت هەندێک بەڵێ ئێمە لە سەرەتای جەنگی عێراقیێران ئەوە بوو 2 ڕۆژ پێش کیمیا شانزەی سێ هجوومەکە دەستی پێکرد ئێمەش لە گەڕێکێکا بووین لە گەڕێکی تۆ وشک لەوێ چوینە ژێر زەمینێکی ماڵ خزمێکمان کە ناسراوە کاگلوقمان ئەو چوینە ئەوێ لەوێ تا جەنگەکە تۆزێ لە سێم ڕۆژە لە شانزەی سێ ئارام بووە هاتینە دەرۆ تۆزێت لە دوای نیوەڕۆ تارەکان هاتن قەسپی چواردەور هەڵەبجێیان کرد چوینۆ ژێر زەمینەکان مدەیەکی پێچوو زرمەیەکی گەورە هات لە پشت ماڵ کاک لوقمانەوە کاک عەبدولقار من لە دەرگای ژێر زەمینەکە بووم هاتمە دەرۆ وتم بزانم چییە سەیرم کرد وەکو نمە بارانێکی پاییزە بارێ ڕەشی لەگەڵایە وە بۆنێکی ترشاوی ناخۆش ماڵ کاک لوقمان دوو کەویان بوو ماڵ باوکی خۆیان کەوەکان یەکسەر کەوتنە لنگەفڕێ و مردارەوە بوون بانگم کردوتم شەقۆی بێن باوکەوانە سەر بڕین هاتنە دەرۆ خەڵگوتی ئەوە چیەکێ بتڵی غازە و یەکێ ینی معلوماتمان نەبوو لەسەر ئەوەی بزانین کە کیمیایە 100% هەتا تەشتی ئاو لێرا دانرابوو هاتن جەماعەتێ دەموچایان شوەری و ئەمانە و هاتینە دەرۆ لە نەکە و یەکێوتی من نەناسەمتنە بێ یەکێوتی من چاوم ئاوەکە وەلحاصل وتیان کیمیاییە یان کیمیایە و با بڕۆینە دەرۆ ئەوە بوو شەو دەهات بەسەرا ئێمەش من خۆم تراکتۆرێکم پێ بوو ڕۆشتین بە شەو هەر قەسف بوو چوومە 1-2 کاڵ کۆڵان فەرح بڕۆمە سەرۆ خەڵکێکی جەنازەیەکی زۆر کەوتە بوو ئاگرشت ئەسووتا نەمتوانی لە فەرعەکەەوە ڕۆشتمە گەڕێکی شەیدانی پێڵێن لەسەرۆ لەوێ مەکینەکەم کوژاوە کە سێرم کرد کەنێکە نەمتوانی دەستکاری کەم تر خۆم بێهێز بووم خۆم چاوم لێڵە بوو ئانی هەناسەمتە نەبوو لەوێ وتم کاکە دابەزن با بە پێ بڕۆی بە پێ ڕۆشتین هەر لەوێ 2 خوشکی خۆم لێ گوم بوو هەڵاڵە و گوڵاڵە گومبوون لێم ماچی بانگم کردن هیچ نازانم هۆکارەکە چی بوو هیچ جوابێ نەبوو لەوێ لێم گومبوونەوان بەجیا و ئێمە بەجیا گەیشتینە عەبابەی لێ هەر چۆن نەبێ گەیشتینە عەبابەی لێ لەوێ خۆمان خستە ماڵێکۆ لەوێ دانیشتین مدەیەک تەواوی تر سێرەکەم ئەم ئەگریاڵێ چاوم کوێر بووەوەڵێ کاتێک بزانی منیش چاوم ئەوای لێ هات کوێر بوو هیچم نەبیت نبینی ئامۆزایەکم لەگەڵا بوتم کاغانی بەڕاستی من هیچ نبینم وا چاویشم تەواو هیلاکەم ئازارێکی زۆری هەیە وتی کەمانیان هەر تۆنیت هەمووی وای لێ هاتووە تەمەنەوە ئامۆزامە لە گەڕێکێتتر بوو ناتن لێ یەکمان گرت چارە وتمان با ڕۆژ بێتەوە کە ڕۆژ بوویەوە وتیان چی بکەین چی نەکەین ئەو ئامۆزامە وتی با من کەمال فریایی شوێنێ بخەم کەوتینە ڕێ بەرەو پشتی عەبابەی لێ بەو شاخا دەستیان گرتم تا گەیشتینە سەرۆ سیارەیەک هات عەسکەری سواریان کردیم زیری عەسکەریەکان یعنی حکومەتی ئێرانی ئێرانی مەرحەلە ئێمەیان گەیانە پاوە لە پاوەش گەیانینیانە کرماشان لە کرماشان بردینیانە خەچە من خۆم نەمەبینیم ئەو خزمەمان ئەو ئامۆزامە ئەمە ئاوایە و ئەوە هەتا ئەو شەوە کە گەیشتی نەوێ من تاوێ چاوم هیچی نەبینی بردمیانە ژوورێک لەسەر قەرەوێڵەیە دایان نابووم ئامۆزاکەم نەیانێڵا بێتە ژوورۆ لە دەرەوە بوو لە دەرگاکەوە هەر چاودێریە کردم من ئاوام کردە لێوتی کەمال دەزمە دەبە و ئەوە جەنازەیە لە پاڵتا پێوە جەنازەیە
ئیتر یەکێ باوکم مرد یەکێ و دایکم مرد ئیتر جسممان بەشێکی زۆری سوتا بوو تەندروستیم لە سا 25 سیەکانم ئیشەکە 20 ئیشەکە بە ئەخیر راپۆرت ئەوە چاوم چاوی ڕاستم هەر سفرە چەند 6 عەمەلیات کراوە و ئەخیرەن دەرزیەکیشم لێ داوە ئەوە وەسڵەکەیەتی لێ بە 4 وەرەقە یەک دەرزی خۆم ڕۆشتم مانگی 4 عیلاجە بێ ئەکسەرێتی بکڕین کۆمەڵێکی لێرە نییە وەز ئەمان زۆر ناڕەحەتە بەڕاستی ئەمە نەخۆشیەک نییە بڵێ مانگێکە 2 مانگە 3 مانگە ساڵێکە بەردەوام ینی بەردەوامە ئەمە بە پێی دکتۆر ئەگەر من قسەی دکتۆر ڕێنمایەکانی دکتۆر بەکارمێنم بە 16 سعات لە شەو ڕۆژێکا بەکاری بێن 2 مانگ لەوە پێش بە یەکزارەشی هەڵەبجە بڕیاری بۆ دەرچوو بێتە پارێزگا وەکو شەهیدێکی زیندوو لە نەتیجا دڵخۆشی کردی زۆر دڵخۆش بووین بەوە من وەکو خۆم لە خۆشیە دەستم کرد بە گریان وتم قەی ناکە هەر بۆ نەوەکانیشمان بێ باشە ئێمە قەی ناکە ئێمە قوربانینی تر هەروە بووە ئەم شۆڕشانە قوربانی زۆریمان داوە کورد هەر لە کەس و کار بەوە دڵخۆشی کردم کە بۆ نەوەکانمان ئەنا ئێمە هیچ هەناسەم تنە داوای لێبوردنەکەم با بچینە دەرەوە تۆزێ باش ببوو لە ئێمە داوای لێبوردنەکەیانشینە دەرەوە فەرۆ فەرمو قوربان فەرمو ئێرە بۆ تۆ باشترە ئێستا ئەووا سروشتیا باشترە من هەر ئاو کورسیەمەیە لێ دانیشم بە شەوا بە زۆری یاسایەک نییە بۆ من چیم من چۆن خۆم بناسیان وەکو پێم وتی هەڵەبجە بە قسابی خۆیان نازنامەی گەلی کووردە ئاوڕی جدی لێ بدەنەوە ئەو مەکتەبانە ئەو نەخۆشخانەیەکمانەیە کە ئێمە بۆ بڕۆین لە تاران ئەمەلیات کرین با لێرە ئەمەلیات کرین با دکتۆری باش بێن نێرە ئێمە لێرە ئیسیفادە لەوانەیە کەمتری تێچێ بۆ حکوومەتیشتا ئێمە بنێرنە ئێران کاکەماڵجان دەستت خۆش بێ سپاس بۆ میواندارەتیت سپاسی ئەوەشکەم بژیت کاکەمال یەکێکە لەوانەیە کە ئێستا دەتوانم وا پێناسی بکەم کە وەکو شەهیدێکی زیندوو لە هەڵەبجە ماوەتەوە بەڵام ئەوەی سەرنجی ڕاشام زۆر وەکو کەسێکی نیشتیمانی نەتەوەیی باسی لە ئایندەی هەڵەبجە کرد ئەوەی کە داواکارەکانی هەیبوو بۆ خودی خۆی و کەسێتی خۆی نەبوو بەڵکو باسی لە ئایندەی هەڵەبجە و نەوەکانی داهاتووی ئەو پارێزگایە بوو. دروستکردنیان پرۆژەیە بۆ هەڵەبجە شوودێکی دەبێ بۆ ئایندەی هەڵەبجە بە تایبەتی لە کاتێکدا کە ئێستا لەخوا بەزیاد بێ بوو بە پارێزگا گەرمکە. لە ڕاستیان پرۆژەیە لەلایەن وەزارەتی بازرگانی پیشەسازی حکوومەتی هەرێم دروست دەکرێت بەسەر ئەرکی خۆی. ئەم پرۆژەیە بەگشتی پێکهاتووە لە 2 بەش بەشێکیان هەڵگرتنی گەنم بەشەکەی کەش دەکۆگایە ئەتوانین سوودی لێوەربگیرێ بۆ هەڵگرتنی خۆراک و ئەوانە ئەوەیە مەشروعەکەمان. خودی مەسرور بارزانی کاتێک هات بۆ هەڵەبجە چی پەیامێکی هێنا بۆ ئێوە چ بەڵێنێکی دا بۆ ئێوە وەکو هەڵەبجەیەکان چاوەڕوانی چی دیکە دەکەن لە حکوومەتی داهاتوو بە تایبەتی کابینەی داهاتوو مەبەستەوە؟ وەڵاهی ئەوەی حاڵی حازر بێت ئەم بابەتی ئێستا کە باسماگەن پرۆژەی دروستکردنی سایلۆی هەڵەبجە بەس ئەمە پەیوەندی بە خۆراکەوەیە. بەڵام ئەوەی من ئاگادار بم پرۆژەی دیکەش هەیە و لە شوێنی کەش هەیە ئەکرێت بابەتی ئاوە گلدانەوەی ئاو سەرچاوی زیادکردنی سەرچاوی ئاو ئەوانە لە شوێنی چێکە ئەکرێت لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە ئەوەی من ئاگام لێوێت خۆتە زانی کوردستان و ئەم مانتەقەیە بە عام کێشەی ئاوسەری هەڵداوە ئیتر ئەرکی حکوومەتیشە ئەگەر بێت و
بۆن دروست کات بەندا و دروست کات بە تاکید کاریگەری باشە بێت چ داواکاریە کرد لە بازرگانە گەورەکانی کوردستان هەیە بۆی ڕوو لە هەڵەبجە بکەن پرۆژەی هاوشێوەی ئەم سایل بەڕای من بکەنەوە لە هەڵەبجە بەڕای من زیاتر احتیمام بدرێت بە بواری کشتتوکاڵی چونکی ئەم پارێزگارە هاوسونورە لەگەڵ باڵێک قەزای سەی سادق و ئەم دەڤەرە ئەم سنوورە خاکەکەی زۆر بەپیتە ئەگەر بێت و پرۆژە بکرێت لە بواری زراعی بڵێن گەورە بۆ نمونە مەشارعی تعلیبکردنی بڵێن میوەهات ئیتر وابزانام ئەوەی من ئاگام لێبێت لە زەیتون هەیە بۆ دۆشاوی تەماتەشێ ئەگەر بکرێتە سەر بابەتەکانی کەش کاک فەریدنەوە کاتت باش پێم خۆشە باز لەوە بکەین دەگوترێت خاچی شارە زۆر زەوی ئەم ناوچەیە زۆر بە پیت و بەرەکەتە بۆ پرۆسە یاخود بۆ کەرتی کشت و کاڵی پرسیارەکەی منەوەی ئێستا هەڵەبجە بووە بە پارێزگا لەخوا بەزیاد بێ چی بکرێ بۆ کشت و کاڵ جا وەسفێکی ئەو زەمینەم بۆ بکە جەنابەت دوو پرسیارت کرد لە یەک پاکێجا جا من حەزەکەم خاڵی یەکەمیان باسی خاکت کرد بە پیترین خاک لەسەر ئاستی دنیا ئەگەر شارە زۆر یەکەم نەبێت دووهم خاکە لەسەر ئاستی دنیا کە شارە زۆر بە تایبەتی ئەم موقعی کە ئێمە تایە وەساوین بەهێزترین خاک و جوانترین خاک و بە پیترین خاکمان هەیە لەبەرەوەی هەموو پێکهاتەکانی تایە و خاکێکە نموزەجیە بەڕاستی بۆ هەموو بەرهەمە کشتتوکاڵەکانە بێ بۆ باغداریە بێ بۆ هەر شتێک بتەوێ بەرهەمی کشتتوکاڵی تیا بەرهەم بهێنی دەسەدا و شتێکی گونجاوە خاڵی دووهەم باسی هەڵەبجەت کرد کە بۆ بە پارێزگا ئەبێ ئێمە چۆن بتوانین شاری هەڵەبجە پێش بخەین وەکو محافەزەیەک وەکو پارێزگایەک بەداخەوە من لێرا بە ڕاشکاوی دەیڵێم مەگەر هەڵەبجە بەقەدەر جوتیار بێ کەس بێ بێپاڵ و پشت بێ خزمەت بێ ئەگەر ئێمە لە ڕۆ پراکتیکەکەیەوە بێن خزمەتی کەرتی کشتتوکاڵ بکەین بۆی هەڵەبجە پێش بخەین ئەبێ بودجەیەکی سەربەخۆی بۆ دابنرێ ئەبێ وەکو پارێزگا بەرنمەیەکی تایبەتی بۆ دابنرێ ئەبێ خەڵکی پسپۆر بێتە بوارەکە وەکو ڕاوێژکار ئیشی تایبەتی لەسەر بکات چونکە خۆتان نەزانن کە وتم باسی شارە زوورم کرد ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە هەمەدانەوە تا کەرکک شارە زوورە بەڵام ئێستا ئەسلی مۆقعەکەی ئێمە کە هەڵەبجەیە و شارە زوورین بەڕاستیەکەی ئێمە دەتوانین کەرتی کشتتوکاڵ ئەمەدە پێش بخەین هەڵەبجە ببێ بە ژمارەیەک لەسەر ئاستی عێراق هەم لە مەسایلی باغداریە هەم لە مەسایلی باغداریە و هەم لە گوزارە گەشتیاریە و هەم لە بەرهەمی کشتتوکاڵە کە ئێمە خاکەکەمان خاکێکی بەهێزە ئەتوانین کارێک بکەین هەڵەبجەکەین بە نموزەج لەسەر ئاستی عێراق بەڵێ وەکو تاک وەکو هاو نیشتیمانی ئەم کوردستانە لەبەرەوەی هەڵەبجە پێشەنگە لە قوربانیدان چی لەسەر ئێمە من بازرگانێکم وە بەرهێنەرێکم پارەدارم سەرمایەدارم چی لەسەر من ئەرکە بۆ هەڵەبجە بیکەم ئەوەی کە لە پارێزگا پێویستە و هەڵبجەتیانە بووی دروست بکرێ ئەوە خاڵی یەکەم کە گەورەترین گرفت تا ئێستا لە پارێزگای هەڵەبجابی ئەمەیە سەیرەکەی بەس ناوی پارێزگایە ئێمە چاوەڕێەکەین وەکو هاوڵاتی داواکانی وەکو باسم کرد دوو ڕەهەندی هەیە ڕەهەندی یەکەم ئەوەیە بۆ سەرمایەدارەکان بێنە سەر خەت بۆ ئەوەی پارێزگای هەڵەبجە ببوژێنەوە هیچ نەبێ وەکو پارێزگای هەولێر و دووەکو سلێمانی کۆمەڵی بینای جوانی تیا بکرێت کۆمەڵی خەدەماتی جوانی تیا بکرێت ڕەهەندی دووهەمیش پرسیارەکە بۆ حکوومەتە ئەبێ حکوومەتیش بێتە سەر هێڵ کۆمەڵێک باج و زەریبە و ئەوانەی کە لە شارەکانی تر ڕسومات لە خەڵک وەرەگیرێت لەو کۆمپانیانەی وەرنەگیرە بۆ هەڵەبجە بە زووتین کات بژانەوەیەک بەخۆی ببینێ و هەڵەبجە زەریبەی لەسەر نمێنێ هەم لەسەر هاوڵاتیەکانی هەم لەسەر بەرهەمهێنەرەکانی بۆ ئەوەی بتوانین بە شێوازێکی زۆر بەپەلە هەڵەبجە پێش بخەین وەکو پارێزگەکانی تر ئەگەر حکوومەت بێت ئەم بابەتە ڕەچاوکە من دڵنیام
بەرهەمێکی جوان بەرهەمێکی نۆرماڵی چۆنەڵێ کوالیتی بەرز پێشکەش بە وڵاتە دراوسەکانیش و وڵاتانی دەرەوەش بکەین ئێمە گرفتەکەمان ئەوەیە ئێمە لەگەڵ ئیدارە و حکوومەتە ئەبێ بە یەک دەست بە پاڵپشتی یەک بکەین ئەوان هاوکاری ئێمە بکەن بۆ ئاسانکاری و ئێمەش بینەوە سەر کێڵگەکانمان بە دڵێکی خۆش کە بزانین لە پشتمانەوە حکوومەتێک هەیە دەعمانەکە بازارمان بۆ دۆزێتەوە بۆ بەروهەمەکانمان چونکە خۆتەزانی ئەگەر من بازارم بۆ نەدۆزرێتەوە کیلۆی تەماتە 150 دینارەکە تەماتە چی لێ بکەم یعنی ئتر بەسە زەیتی بێ کوالیتی و دۆشایی بێ کوالیتی و هەچی شتی بێ کوالیتی بێتە ئەم وڵاتە کە ئێمە خۆمان جوتیارین خاکمان هەیە ئاومان هەیە هەلی کارمان هەیە خۆ من پیشەکەم جوتیارە جوتیار هەر ئیشەکە بۆ ئیشێک نەکە کە بۆ داهاتی ناوخۆ بۆ بەرهەمی ناوخۆ بۆ خەڵقی ناوخۆ شتێکی تەندروست و شتێکی ڕێک و پێگنێ و پارەکانیشمان نەچێتە دەرەوە. من ويبال أغوز خواني دوك من ويبال أغوز خواني ليلاك للاوي خاوين وجميل أقربين شيويا فاشي وشيرين أقربين شيويا يا شيوشين کاکەورەمان ئێستا ئێمە لە ناوچەیەکی گەشتیارین لە سنووری پارێزگای هەڵەبجە پرسیارەکەی من لە جەنابەت ئەوەیە ئەم شوێنە گەشتیاریانە چ سوودێک بە پارێزگای هەڵەبجە دەگەێنێت؟ بەڵێ زۆر سپاسانەکەم بەخێر بێن سپاسانەکەم کە بۆم چارە پارێزگای هەڵەبجەتان بەسەرکردبوو و کەتی گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجەشتان بەسەرکردبوو ئێمە لە هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە کە گەشتیار دەتوانێت لە ڕووی هاتی گەشتیارەوە سوودی لێ وەربگرێت یەکێک لەو شوێنانە هاوینە هەواری ئەحماوا سەرچاوەی زەڵم و دیارە تەوێڵە چاوگ و ناوچەی نەورۆڵی سازان تەوێڵە ئاوێسەر عنی زۆر شوێنی کەش ئێمە ساڵانە نزیکەی ملیۆنە گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی ئێمەکە دیارە بۆ سوودبینینەکە ئەوەی کە سوودی لێ بینێ ئێمە زیاتر خەڵکی ناوچەکە عنی خاوەن شوێنە گەشتیاریەکان لە ڕووی داراییەوە سوودی لێوەرانی کەسایەتین ئەوە نییە بەرژەوەندی گشتی شوێنەکانی مڵکی تایبەتە عنی مڵکی حکوومەت نییە کەمترین شوێن مڵکی حکوومەتە ئەوانەشی کە بوونمونە ئێمە داهاتی ئێمە زیاتر لەسەر دەرێنانی مۆڵەتە غەرامەکردنە یان هەندێک شوێن هەیە کە عەرزە و ئەوانەی خۆمانە ئەدرێت بە موساتەحە ئەدرێ بە کەسێک کە بێ لە ڕووی گەشتیاری و سوودی لێوەرگێ چی بکەین؟ ئێستا ئێمە دەبینین لەخوا بەزیاد بێ هەڵەبجە بوو بە پارێزگا ئەگەر تا پێش بە پارێزگابوونی هەڵەبجە پرۆژە دەکرا لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی جۆرە و جۆرەوە ئێستا لەخوا بەزیاد بێ هەڵەبجە بە پارێزگا بووە ئیدی پێویست دەکا کاری بۆ بکرێ ئەمە لە تۆ دەپرسم وەکو پسپۆرێک لە ڕووی گەشتیاریەوە چی بۆ هەڵەبجە بکەین بۆی هەڵەبجە بەکردەیی وەکو پارێزگا سوودمەند بێ لە بوارە گەشتیارێک هەڵەبجە لە هەموو ڕوویەکەوە پێویستی بەوەیە ئاوڕژی دی لێ بدرێتەوە کەرتی گەشت و گوزاریەکێکە لەو کەرتە زیینوانەی کە لە هەڵەبجەیە ئەتوانی لە ڕووی بەدەزێنانی داهاتەوە سوودی لێوە دەگرێت ئێمە لە هەڵەبجە پێویستمان بەوەیە ژێرخانی کەرتی گەشت و گوزار بەگشتی ژێرخانی هەڵەبجە ببوژێنرێتەوە لە ناویشە ژێرخانی کەرتی گەشت و گوزار شکێکێکە لە کەرتە زیین و گرنگەکان کە ئەتوانێت داهاتێکی باشێ بێ هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم بۆ پارێزگاکەش ئێمە وەکو خۆمان وەکو بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە زۆر هەوڵمان داوە بۆ نمونە ئێمە ساڵانە عنی کەم ساڵ هەبووە ئێمە پرۆژەی جیاواز پێشکەش نەکەین بۆ ئەم ساڵی ژمارەی پرۆژەی جیاوازمان پێشکەش کردووە بەڵام بەداخەوە بۆی قەیرانی داراییەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کام لەو پرۆژانە ناخاتە بواری جێبەجێکردنەوە ئەو پرۆژانەی کە ئێمە داوایانەکەین پرۆژەی استراتیژی گرنگم بۆ کەرتی گەشت و گوزار کە خۆی لە هۆتێل و لە مۆتێل و لە گەراج و لە چێشتخانە و ڕێستۆرانت لە پرۆژەی جیاواز فەرمانبەرێکی حکومی فەرمانبەرێکی حکومی لەگەڵ وەستاوی لێرە بەڵێ
پرسیارەکە ئەوەیە وەکو حکوومەت توانیتانە ڕۆلی خۆتان ببینین لە پرۆژەکان ئایا دیوی دووەم دەمێنێتەوە کە لەسەر بزنسمان و سەرمایهداران و وەبەرهێنەرەکان بۆ ئەوان چی دەڵێن وەکو حکوومەت پێم وابێ ئیشی خۆتان کردووە زۆر هەوڵیشمان ناوە ئێستا ئێمە سێ پرۆژەمانەن بەوەی خۆ دەزانی بە حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی پرۆژەکانی وەساندووە بۆ کارانی دارایەوە ئێمە زۆر هەوڵمانداوە لە ڕێگەی حکوومەتەوە بکرێت ئەگەر ئەوەش نەکراوە هەوڵمانداوە لە ڕێگەی وەبەرهێنانەوە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بکەین بەڵام بۆ ئەمەش ئێمە داوامە لە ڕێگەی بەڕێبەرایەتی وەبەرهێنانی هەڵەبجە لە ڕێگەی ژووری بازرگانی هەڵەبجە لە ڕێگەی بەڕێزان قایمقام و پارێزگای هەڵەبجە و لە ڕێگەی زۆر وەبەرهێنەرەوە کە خۆمان ڕۆشتین بۆ لایەن قسەمان لەگەڵاتون بەداخەوە ئەوەش وەبەرهێنەران نایەن لە هەڵەبجە لە پرسیارەکە هۆکار چیە وەبەرهێنەران بۆ نایان بۆ هەڵەبجە وەڵاهی هۆکارەکەی ئەبێت لە خۆیان بپرسی ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵا کردوون ئەڵێ ئێمە ئامادەنین بێت لە هەڵەبجە لە بواری وەبەرهێنانی گەشتیاریە پرۆژە بکەیت ڕەنگە لە بوارەکانی ترا ئامادەبن بەڵام بۆ بواری گەشت و گوزار تا ئێستا وەبەرهێنەرێک نهاتووە ئێمە تەنانەت زەویشمان بۆ دابین کردووە ئاسانکاری تەواومان بۆ کردووە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ وەبەرهێنەرێک نایەت زۆر داواشمان کردووە لە زۆربەی چاوپێکەوتنە میدیایەکانی شامەمان وتووە ئێرە شۆجاری چکە من داوا لە وەبەرهێنەرانەکەم بێن بۆ هەڵەبجە لە بواری کەرتی گەشت و گوزارە وەبەرهێنان بکە هەڵەبجە شوێنێکی زیندوی گەشت و گوزاریە ساڵانە نزیکەی میلیۆنە گەشت و گوزار سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن ئەتوانن داهاتێکی باش بەدەست بێنن ئەتوانن داهاتێکی باش دروستکەن لە بە پرۆژە گەشتاریەکان من لێرەوە داوایان لێ کە من وەکو بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە هەموو ئاسانکاریێکیشان بۆ بکەین ئامادەین وە ئەوەی پێمان بکرێت بۆ ئەوەی کەرتی گەشت و گوزار بێنە پێشەوە لە هەڵەبجە بیکەین چی دەخوازن بۆی هەڵەبجە هاوشێوەی پارێزگاکانی دی کوردستان وەکو پارێزگاکانی دیکە ببوژێتەوە چۆن لە هەولێر زاخۆ دوهۆر سلێمانی بیتێن و پشدەر دو هەمی پەیامی خۆت وەکو من کەسێکی خەڵکی ناوچەکە من داواکارم ینی داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە ئێرە هەڵەبجە خاوەنی قوربانیەکی زۆر گەورەیە کە 5,000 شەیدی کیمیاباران چەندین جار کاول کراوە دادەکانی ڕووکێنداون ئەمە لە کەم شوێنی کوردستان هەبووە هەڵەبجە تایبەتمەندیەکی جیاوازی هەیە من داواکارم چۆن لە زاخۆ گرنگی بە پرۆژەی گەشتیاریە درێت و بودجەی بۆ سەرفەکەی ئاوا لە هەڵەبجەش گرنگی پێ بدرێت و بودجەی بۆ سەر بکرێت ینی جیاوازی نەکرێت لە نێوان ناوچەکان ئێمە لە هەڵەبجە پێویستمان بە بژانەوەی ژێرخانی کەرتی گەشت و گوزارەیە پێویستمان بۆیە وەبەرهێن بێ لێرە لە بواری گەشت و گوزارە وەبەرهێنان بکە ئێمە ئاسانکاریشی بۆکرێن من داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی بودجەیەکی تایبەت بۆ ژێرخانی هەڵەبجە بەگشتی دابینکەوە بۆ لەلایەنشا بۆ کەرتی گەشت و گوزار چکە بەڕاستی ئێمە من لێتان ناشارم بوو ئێمە گرفتی ئۆتێلمان هەیە لێرە گرفتی میوانخانەمان هەیە کۆمەڵە گرفتمانەیە کە پرۆژەی ئەو پرۆژانەی کە ئەساسن کە گرنگن بۆ ژێرخانی کەرتی گوزاری ڕێگاوبان کارەبایە ئاوە ینی ئەمانە پێویستمان بۆیە بژانەوەیکی باشی بۆ بکرێ پرۆژەی باشی بۆ بکرێ و ژمارەی هۆتێل و مۆتێل زیاد بکرێت شێشخانەکان زیاد بکرێت کۆمەڵە ڕێگای هاتوچۆ هەیە کە گرنگن و ڕێگای استراتیژی بۆ کەرتی گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجە چاک بکرێن و کیر بکرێن بۆی گەشتیار بە ئاسانی بتوانێت بچێتە شوێنە گەشتیارە ئێمە شوێنێکی وەکو دەریاچەی سیروانمانەیە شوێنێکی وەکو ناوچەی نەوڕۆڵیمانەیە ینی نەماتوانیوە لە هەموو وەرزەکانان سوودی لێ وەربگرین لە بەرەوەی پرۆژەی گەشتیاریتیانە لە بەرەوەی چەند جارێکی ژەوڵمان داوە ئێمە داواکارین لێرەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەبەرهێنەران گرنگێکی تایبەت بن بە پارێزگای هەڵەبجە لە بواری گەشتیاریە و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لە زاخۆ چۆن لە شوێنەکانی کە پرۆژەی گەشتیاریەکە لێرەش لە هەڵەبجە و لە ناوچەکانی دەست بکات. خوا بازارت دەبرا چۆن براکەم باش چاوەکەم ماندوو نەبی بەخێر بێخم ئەوە ویستم لێت پرسم ئەو کەلاشانە کوێن وەکو جاران لێرە دروست دەکرێت ناکرێ بەخێرن سەر چاو سەلامت بیاخۆ ئی خۆمانەوانە خۆماڵین وەڵای کلاشەکان جاران هینی خۆمان بوون ئێستا لە دەرەوەی بۆمانێ لە ئێرانە بۆمان لە ئێرانەوە دێ بەڵ ئێستاوە ئێرانیە ئەمە ئێرانیە ئەی خۆ جاران لە لای خۆمان دروست دەکرا لێرە لە هەورەمان و
لە تەوەیەوە لە بیارە وایە ذکرا ئێستا دروست ناکرێت بۆ وەڵی ئێستا جاران معاش نەبوو خەڵک مەشغوڵ و بە ئیش و کاری خۆیەوە بە بابەتی کلاشەوە و فەرەجیەوە شاڵ و دەزماڵ و ئەوانەیە ئێستا معاشی هەیە لە ئیشەکەی ئیشەکەی نەماوە ئێستا معاشەکە کەم وەرتەوە تااقەتی ئیشەکەی نەماوە نەگەڕاوەتە سەر ئیشەکەی ئێستا لە ئێرانم بۆمانێت ئێران لێرەوە ڕۆشت بۆ ئێران ئێستا لە ئێرانەوێتەوە بۆ لە هەورەمان کەس نەماوە دروستی بکە کەم نەماوە بۆ کاری دەستی ئەگە هەبێ تقریبا وەزانم لە سلێمانەیەک و دوانێکمانەیە لە سلێمانی ئیشی کڵاژەکەن لە جادەی سابونکەران هەدی ئەو شاڵ و ئەو ئەوانە ئەویش هەر ئێرانە هەر هەمووی بامەتە لەبەر هەمووی ئێرانیەوە هەمووی ئێرانی ئەو لە ئێرانەوە دێ ئەم خۆجاران هەورەمان دروست دەکرا لە بیارە لە تەوێڵا گەرم نییەوە پێنکە هەم بووە هاوی بۆ زستان گەرمە بۆ زستانیش گەرم کڵاویش مەسەلەکەی هەی دەست خۆڵ بێ زیاتر ئەو گەشتیارانەی دێن بۆ ئێرە خەڵکی شوێن خەڵکی سلێمانی هەڵەبجە هەولێر دۆک زاخۆ لە دەرەوەیە لەوادینانەوە خەڵک دێن بەڵێ زۆرتری ژێنەوان ئەم منتەقە خۆشە بۆ لایەنەوە یەن بۆ لامە هەر لە نێو پارێزگای هەڵەبجە گەشتمە برگەی کۆتایی پرۆگرامەکەمان هیوادارم لە نێو بەرنامەکەدا توانی بێتمان وەکو ستافی بۆ هەمووان و وەکو کوردستان 24ش دارێکمان لە سەربەردێکدا نابێت بۆ ئەم نیشتیمانە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان تا پرۆگرامی داهاتوو هەمیشەتان شاد.